لە هەرێمی کوردستان ماوەی چەندین ساڵە سزای لە سێدارەدان جێبەجێ ناکرێت. پرسی هەڵوەشاندنەوە یان بەکارخستنەوەی یاساکەش بۆتە خاڵی جیاوازی و گفتوگۆی شارەزایانی بوارەکە. پێشوێرەی ئەو یاسایە کە لە بەردەستیانە جێبەجێ دەکەن. دەسەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ پانێڵێکی تایبەتی لەبارەی لە سێدارەدانەوە ڕێخستووە. سەرۆکی دەستەکەش باز لەوە دەکات هەرچەندە بۆ چوونی هەڵوەشاندنەوەی یاساکە 110 دەوڵەتی جیهان پشتیوانی دەکەن، بەڵام بۆ چوونێکی دیکەش هەیە. پێی وایە بە هیچ شێوەیەک نابێت ڕێکاری لە سێدارەدان لا ببردرێت، چونکە ئەم سزایە لەسەر بنەمای تۆڵەکردنەوە واتە قیساس دیاری کراوە. وەچی سەرۆکی دەستەی مافی مرۆڤ من دەڵێم ناکرێ بە شێوەی یەکجاری بڵێن ئەو عقوبەیە نەمایتەوە تەواو هەمووی دەگۆڕین بە با بڵێن سجنی موئەبەد لە یاسای سزادان، چونکە عادەتەن مەراحل هەیە. زۆربەی ئەو وڵاتانش کەوا ئیلغایان کردیتەوە بە چەند قۆناغێک تێپەڕینە، ئەو قۆناغانە زۆرم بۆ نمونە لە کاتی شەڕ گوتیتیان دەبی هەبیتەوە سزای لە سێدارەدان، بەڵام لە کاتی ئاشتی و ئارامی نەخێر پێویست پێ ناکاتن. یاسای سزای لە سێدارەدان لە نێو یاسای ژمارە 11 عقوباتی عراقیدا لە ساڵی 1969 بە ئامانجی کەمکردنەوەی تاوانی کوشتن دەرچووە. لایخۆشیەوە سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت هۆکاری زۆربوون و هەڵکشانی تاوانەکان ئەوەیە یاساکان وەک خۆیان جێبەجێ ناکرێن. دادوەرەکان ئیشی خۆیان بە پێشوێرەی ئەو یاسایە کە لە بەردەستیانە جێبەجێ دەکەن، حکمی لە سێدارەدانیش بۆ تاوانبارەکان دەردەکەن، بەڵام کە جێبەجێ ناکرێتن ئەمەش کێشەیەکی گەورە هەم لە چاکسازیەکانە هەم لە سجنەکان زیندانیەکانە هەیە، هەم بۆ خودی تاوانبارەکەەوە بۆ کەسوکاری تاوانبارەکە. لە دوای ڕاپەڕین و دەستپێکردنی حکومڕانی کوردیەوە لە هەرێمی کوردستان یاسای لە سێدارەدان جێبەجێ نەکراوە و هیچ بڕیارێکی لە سێدارەدان لەلایەن سەرۆکە جیاوازەکانی هەرێمەوە واژۆی لەسەر نەکراوە. بەڕای شارەزایانیش جێبەجێنەکردنی سزای لە سێدارەدان هۆکارە بۆ نەمانی ترس لای تاوانباران، هاوکات بەهۆی ئەوەی سزادراوان لە چاکسازەکاندا دەهێڵدرێنەوە بارگرانی داراییش لەسەر بودجەی گشتی دروست دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.